ئەو ڕۆبۆتە بەخۆشم ئەوهام نووسیە ئینڤیژیۆنت، یعنی لەگە ئۆپن ئای ئەمریکیش بەحسمان کردیە. ئینڤیژیۆنت یعنی جارێ ئەمن ئەوەل کەسم ئەوەل کوردم ئەو فکرەم دانایە کە کوردستانی بخەوێنینە سەر ڕێگای AI تەکنۆلۆژی ئەدڤانسد تەکنۆلۆژی. ئەو ڕۆبۆتەم دانا کە بە چات جی پی تی ئیش دەکا بە وای فای، یعنی زۆر ڕایان لێبوو لە ئۆپن ئای یعنی لەو فکرێتەی فکرەکەیان پێ باش بوو، یعنی ئیزنیاندا و مەسیجێکیشیان نات کە دەتوانم ئەمن ئەگە بمەوێت لەگەر تیمەکەی وانیش شتەکانی وانیش توول و ئەو شتەکانی وان بەکار بینم. هێشتان بەتەماینە لەگە کوردستان بیکەین، یعنی لەگەر جامی ئەو شتان جارێ باس دەکەین کە ئەو شتەی بکەین، ئەو شتەش هەر دەبیت. یعنی جارێ ڕۆبۆتەکەی بەتەماینە بیکەین هەتا کوردستان بکەوتە سەر ڕێگەی تەکنۆلۆژی AI. ئەو جوانیەکەی لە چیە؟ لەساس ئامن ئەوەل کچە کوردم کە ئەو فکرم کردیتەوە کە ئەو ڕۆبۆتەی دروست بکەین لە بۆ کوردستان هەتا کوردستان بکەوتە سەر ڕێگای AI تەکنۆلۆژی و ڤیژیۆنەکەش زۆر جوانە و ئیشاڵا لەگەر کوردستان دەست پێ دەکەین چکە باسیش لێ دەکەین ئەو ڕۆبۆتەی دروست دەکەین. ئەوجا پێشمەرگەوشتەکان ئەمن گۆتیتم کە ڕۆبۆتی تریش دروست بکەین لە مستەقبەل هەتا ئەو ڕۆبۆتانە یارمەتی پێشمەرگەمان بدەن خاکمان بپارێزن. ئەوەشیان زۆر ڕالێ بوو.